بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. پێکدادانی تر لەگەڵ چڵکە و خۆراندا. هەر لەو ڕۆژەدا کە قەڵای ڕایەت خۆی تێدادا بەدەستەوە، شەڕێک لە نێوان هێزەکانی شۆڕش و چەندین کۆمەڵی جاشاندا ڕوویدا کە بەڕێوە بن بچن یارمەتی پارێزگارە گەمارۆدراوەکانی ڕایەت بدەن. بروسکەی حکوومەت یەک لە دوای یەک بەسەر قەڵا خۆ بەدەستەوە داوەکەدا دادەباری بۆ هاندانیان لەسەر خۆڕاگرتن و بربەرەکانێ و گفتی دەدانێ کەوا یارمەتی بەڕێوەیە بۆیان. ئەوانیش هیچ بایەخێکیان بۆ بروسکانە نەدەدا، چونکە پاش ئەوەی کە لێکیان دابووە ئەگەر توورەکە دینامیتە هەڵتەکێنەکە لەژێر دیوارەکەدا بتەقێتەوە چ کارە ساتێک ڕوودەدات. هیچ هیوایەکیان بە سوودی خۆڕاگرتن و بەرگری نەمابوو. ڕاستەکەشی ئەوە بوو هیچ نیازێکی بەڕازگێڕانی هەڵتەکاندنی دیواری قەڵاکە لە کایەدا نەبوو، چکە بارزانی فەرمانی بڕاوی دەرکردبوو کە نابێ ژیانی ژن و منداڵ و کەسانی بێچەک لەبەر هیچ جۆیەک بخرێتە مەترسیەوە. مەبەستیش لە تونێل هەڵکەندنەکە تەنیا ترس خستنە دڵی گەمارۆدراوەکان بوو بۆ ئەوەی ناچار ببن خۆیان بەدەستەوە بدەن. لە 11 تەموزی 1962دا نامەیەکی بەپەلا لە عومەر مستەفا دەبابەوە هات بۆ بارزانی، تایدا نووسی بووی کەوا شەڕێکی سەخر لە نێوان هێزەکانی ژێر فەرمانی ئەو چەندین کۆمەڵی چڵکە و خۆراندا گەرمە و داوای یارمەتێکی بەپەلا لە هێزەکانی بارزانیان کردبوو بۆ وەستاندنەوەی هەندێک شوێن کە چڵکە و خۆرەکان توانی بیان داگیریان بکەن. بارزانیش بۆ خۆی لەگەڵ کۆمەڵێکی هەڵبژاردا لە جەنگاوەرە بارزانیەکان چوو بۆ یارمەتیدانی. هەر بە دەرکەوتنی پێشەنگانی ئەم هێزە چڵکە و خۆرەکان وەک لە پەل و پۆ کەوتبن، وایان بەسەر هات و شەڕیان وەستاند و نەیانویست بەردەوام بن. لەم شەڕەدا تا بارزانی بە سەرکردەی هێزێکی زەبەروەشێنەوە گەیشتە جێ و مەسەلەکەی لە بەرژەوەندی شۆڕش بڕیەوە. شێخ حوسێن بۆسکێنی و تاخمەکەی قارەمانیەتیان پێشاندا. تا 25 مانگ بارودۆخی بەرەی شەڕ هەر بەم جۆرە بوو. هەر لەو ڕۆژەدا بارزانی هێرشێکی ڕاماڵی لە هەموو ئەو ناوچانەدا کە هێشتا لەژێر دەسەڵاتی چڵکە و خۆرەکاندا مابوون بەردە سەریان و هەموو ئەو شوێنانە لێداگیر کرا و تا دوا چڵکە و خۆریان ناچاری هەڵاتن و پەڕینەوە بۆ خاکی ئێران کران. لەم شەڕەدا دوو جەنگاوەرمان شەهید کران، یەکێکیان خدر عومەر ئەحمەد بوو کە ئازیزترین برادرم بوو، ئەوی تریش خۆشەوی بێخشاش بوو کە یەکێک بوو لە هاوڕێیانی ڕەوتەکەی بارزانی بۆ یەکەتی سۆڤێت و 12 پێشمەرگەش بریندار کران. یەکێکان عوزێر محەممەد خەلانی بارپرسی پەلە تایبەتیەکەی پارێزگاری بارزانی بوو کە یەکێ بوو لە هاوڕێیانی خەبات و تاراوگەی و یەکێکی تریش حەمید بیری بوو کە یەکێک بوو لە ئازیزترین و نزیکترین دۆستانی. ئەنجامی ئەم شەڕە ڕادەدانەرە شەکستێکی تەواوی بوو بۆ جاشەکان و ئیتر لەوە پاش هیچ مەترسێکی جاش بۆ سەرڕەوتی کاری شۆڕژیاری و پەرەسەندنی نەما لە ئارادا. لێرەدا نابێ ئەوەشم لە یاد بچێ کە ئاماژە بە هەڵوێستی ڕێکخراوەکانی پارتی لەم جەنگانەدا بکەم لە بەجێگایاندنی ئەرکی سەرشانی خۆیان بۆ دابینکردنی ئازوخە و پێویستیەکانی تری پێشمەرگە بە گوێرەی ئەوەی ئەو بارودۆخە پێویستی دەکرد. دۆخەکە لە ناوچەی سیدەکان جیۆ بە جۆرێکی تر بوو. بەشی زۆری خێڵەکان بەسترا بوون بە شێخ و ئاغاکانی ناوچەکەوە، نە لەوێ و نە لە برادۆست، لە حەمید ئەفەندی و کەسوکار و هاوڕێکانی بەولاوە کە هەر لە سەرەتایەکی زووەوە هاتبوونە ڕیزی شۆڕش و باشداریەکی پڕبایەخیان لە جێگیرکردنی شۆڕش لە ناوچەکەدا هەبوو. نە پارتی هەبوو نە پێشمەرگە. کەسوکاری سەید تەهای نەهەری و پەیڕەوەکانی و خێڵەکەشی کە بە مەهاجیر ناوبانگیان دەرکرده بوو هەر لەو ناوچەیەدا بوون و بەشی زۆریان هاتنە پاڵ شۆڕش و قوربانێکی زۆریشان لە پێناویدا بەخشی. ساڵێکی نەخایە وەرگەڕانێکی مەزن لەو ناوچەیەدا ڕوویدا. ئەوە بوو پیاوانی ناوچەکە هەموو هاتنە ڕیزی پارتیەوە و بەشی زۆریان بوون بە پێشمەرگە و ئەوانەشیان کە ڕێگەی خیانەتیان بۆ خۆیان هەڵبژارد ناوچەکەیان بەجێهێشت و حکوومەت لە دەوروبەری هەولێردا نیشتەجێ کردن. لێرەدا دەمەوێت کەمێک پێش ڕووداوەکان بکەوم بۆ ئەوەی هەندێشت لەباری بابەتێکەوە کە تا ماوەیەکی زۆریش مایی سەرسوڕمان و سەرسامی بوو بۆ ئەوانە باس بکەم کە ئەم کتێبە دەخوێننەوە. ئەو باسەش باسی سەرنجامی قادر بەگ مەحموود بەگی برادۆستیە. ئەوانی کاتی خۆی هەڵاتبوون و پەنایان بردبوو هەولێر و تا ساڵی 1996 لەوێ بوون. دیمانن بە سەرکردایەتی ئەو قادر بەگەی برای کەریم خان کە ڕۆژێ لە ڕۆژانیش دۆستی شۆڕش بوو. بەهاندانی ئێران هاوکاریان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا کرد و ئێران لە 20/1996دا لەو دیوی سنوورەوە بە ئۆتۆمبیل هێنانی بۆ ناوچەی سیدەکان بۆ داگیرکردنی و پاشگرتنی ئەوێش
بۆ هێرشبردنە سەر مێرگە سوور و دیانە. خەڵکی ناوچەکەش لە ڕوویاندا ڕاپەڕین و شەڕێک لە نێوان هەردوو لادا ڕوویدا تا هاتنی پێشمەرگەی خەیاند و بە هاتنی پێشمەرگە ئەوان خراپشکان و پشتیان هەڵکرد و پارچە پارچە بە هەموو لایەکدا بڵاویان لێکرد و تەنانەت لاشەی کوژراوەکانیشیان کە یەکێکیان قادر بەگی سەرکردەیان بوو بەجێهێشت. هەر لەو شەڕی ئەو ڕۆژەدا سەعید بەگی برای قادر بەگیش بەجیل گیرە. ڕۆڵەکانی خەڵکی ئەو ناوچەیە لەو بارە سەخت و دژوارەدا بارەسترین پلەی پابەندی بە شۆڕش و نیشتیمان پەروەری و قوربانی دانیا ئیسپات کرد. ئەو ڕۆژی شکستی ئەوان و سەرکەوتنی پێشمەرگە ڕۆژێ بوو لە ڕۆژە ڕووناکەکانی شۆڕش. بەرەو خۆشناوەتی پاش ئازادکردنی باڵک و سیدەکان و جێبەجێکردنی و کردەوە ئاساییانەی کە پاش خاوێنکردنەوەی ناوچەکە لە چڵکە و خۆران و نۆکرانی حکوومەت دەکرێن و پاشکردنەوەی ڕێگەکانی سەر سنووری ئێران و تورکیا و پاشانیش گەڕانەوەی هەندێک لەو خێڵانەی هەڵاتبوون و هاتنەوەیان لە ئێرانەوە بۆ ناو باوەشی شۆڕش و پاشتریش ڕێخستنی هێڵێکی پتەوی داکۆکی بە درێژایی بەرەیەکی درێژ لە کلکەی ڕۆژهەڵاتی چیای زۆزکەوە تا کلکەی ڕۆژاوی چیای هەندرێن کە ڕێگەی هامڵتۆن دەکەوێتە نێوانیان هەمووی کەوتبووە دەستی شۆڕشگێڕان. پاش هەموو ئەمە سەرکردایەتی سوپای ئەم پارچەیە درایە دەستی مقدەم ڕوکن عەزیز ئاکرێی کە لەگەڵ چەند ئەفسەرێکی تر هاتبوونە ناو شۆڕشەوە. عومەر مستەفاش تا ماوەیەک بۆ بەڕێوەبردننی کاروباری ناوخۆ و سەرپەرشتیکردنی ڕێکخراوەکانی پارتی مایەوە. ئەنجا بارزانی بەهێزەکانی خۆیەوە بەرەو خۆشناوەتی کەوتە ڕێو لە ڕێگەدا با گوندەکانی دۆڵی ڕەژ و کەریا و وەرتێ و دۆڵی ئاکۆیاندا تێپەڕی و لە نوێی ئابی 1962دا هێزە بەڕێکەوتوەکان تووشی بۆمبارانێکی سەخت بوون. بنکە بچووکەکانی چڵکە و خۆران خاوێن کرانەوە. لە حەڤەی ئابدا شەڕێک لە گوندی ئەسپیندار ڕوویدا 3 پێشمەرگەتی داشید کران. بارزانی لە کشانەکەی خۆیدا بەردەوام بوو. بەڕێوە چووە سەر ناوەندی ناحی هیران کە چەندی بنکەی چڵکە و خۆرانی لێبوو. ڕۆژی 22 ئاب گەیشتە ئەوێ و لەو چڵکە و خۆرانی لێی بوون پاکرایەوە. جا بارزانی خۆی بۆ ئازادکردنی چیای سەفین ئامادە کرد و با شەڕێکی سەخت ئەم کارە جێبەجێ کرا و چیاکە و ناوچەکەش لە سپا و چڵکە و خۆرەکان خاوێن کرانەوە. ئەم سەرکەوتنە فراکاریگەر بوو. حکوومەت ئیتر هیوای ئەوەی نەما بتوانێت دەسەڵاتی خۆی بەسەر ناوچەکەدا بسەپێنێتەوە. پاشەم سەرکەوتنانە ئیتر ئەوانی هێشتا دۆدڵ و ڕاڕابوون دابوو هەڵوێستی خۆیان لە ئاستی شۆڕشدا بە تەواوی دیاری بکەن. بۆیە هەندێکیان بەختی خۆیان خستە تەک شۆڕش و هەندێکیشیان چوونە پاڵ حکومەتەوە. سەرانسەری ناوچەی خۆشناوەتی خاوێن کرایەوە و ئەو کارانی لە بادینان و باڵک و برادۆستا کران بۆ ڕێک و پێکردنی کاری حیزبایەتی و بنکەکانی پێشمەرگە لەوێش هەمان شت کرا. بارزانی سەرکردایەتی ناوچەی خۆشناوەتیدایە دەست بەکرد عەبدولکەریم بە مەرجێ مەحموود کاوانی یارمەتی دەری بێ. ئیتر ناوچەی خۆشناوەتی بوو بە یەکێ لە قەڵا سەختەکانی شۆڕش و یەکێ لەو لانانەی کە شۆڕشگێڕان پێدەگەێن و تا دوایی شەروان مایەوە. ئەوەش لە سایی هەڵوێستی دانیشتوانی ئەو ناوچەیە لە ئاز شۆڕشدا و ئەو لە خۆبردن و بەخشش و یارمەتیی شۆڕش لە دڵسۆزانی خۆی چاوەڕوانی دەکا بەڵام زیانی گەورە لە شۆڕش کەوتبێ ئەوە بوو جانگاوەری قارەمان مەحموود کاوانی لە ئەنجامی بۆمبارانی سەرەمڕ و بێوچانی ناوچەکە لەلایەن حکومەتەوە بە ئەنگاوتنێکی کوشندە ئەنگووە و ئەجەل مۆڵەتی نەدا و بۆ برینانی بۆمبارانەکە لێی کردبوون گیانیدا بەدەستەوە. مەرگی کاوانی برینێکی لە لەشی شۆڕش کرد کە ساڕێژبوونەوەی زەحمەت بوو. شەهید یەکێک بوو لە نێزیکترین خەباتکاران لە بارزانیەوە. لەبارەی هەڵوێستی ئەندامانی پارتیەوە لە کاتێکدا کە پێشبەرگە و ئەندامانی پارتی لە ناوچەی سیدەکان بەدانانی بەڕێوەبرێتیەکان و ڕێخستنی پەیوەندی نێوانیان و خۆ ئامادەکردن بۆ کشان ڕووە و ڕۆژهەڵات بۆ ناوچەکانی پشدەر و شارباژێر خەریک بوون و سەرقاڵی ئەم کارانە بوون. چەند هێزێکی جاش و چڵکە و خۆری سەر بە سۆفیەکانی برادۆستی و هەرکی بەهاندان و یارمەتیدانی ئێران ئەمایان بەهەلزانی و لە تەقەلایەکی دووبارەیاندا گەڕانەوە بۆ ناوچەی سیدەکان و لە چەند لاوەهێرشیان بردە سەربەرەیەکی بەربڵاو و لە ئەنجامی ئەم هێرشەدا دێهاتی مەهاجیرەکانی کە سوکاری سەی تەهایان داگیر کرد و ئاگریان تێبەردان و سووتاندیانن. بارزانیش بڕیاریدا هێزێکی بارزانی هەڵبژێرێ بۆ یارمەتیدانی هێزەکانی پێشمەرگە کە لە ناوچەی سیدەکاندا تیار بوون. سەرکردایەتی ئەو هێزەی بە شەریف عەبدوڵڵا کرد کە مۆیی سپارت کە یەکێک بوو لە سەرکردە پاڵەوانە قاڵبووەکان. ئەم سەرکردە لە یەکەم ڕوبەڕووبوونەوە لەگەڵ چڵکە و خۆراندا شەهید بوو. شەهیدبوونیشی کارێکی گەوری کردە سەر دڵ و دەروون و ورەی جەنگاوەرەکان و کەلێنی خستە ڕیزەکانیانەوە و ئەوە بوو بەرە و دواوەکشانەوە و جاشەکانی ژاتنە پێشەوە و ناوچەیەکی گەوری بەربڵاویان داگیر کرد
تا گەیشتنە داوێنی چیای سەری بەردی کە بە سەردەشتی دیانادا دەڕوانێ. ئەو کاتە بارزانی ناچار بوو بگەڕێتەوە بۆ چارەسەرکردنی بارودۆخەکە. لە ڕۆژی 3 ئەیلولی 1962دا هێزەکانی بارزانی گەیشتنە مەیدانی شەڕ و دەست بە جێچوونە کۆڕی زنجیرەیەک شەڕی سەرکەوتوو پارچە پارچە ناوچە داگیرکراوەکانیان ئازاد دەکردەوە و لە دوژمنانیان خاوێن دەکردنەوە. تا ڕۆژی 14 مانگ سەرانسەری ناوچەکە وەک جاری جارانی لێ هاتەوە کە لە ژێر دەسەڵاتی شۆڕشدا بوو. جاشەکان شکستێکی تەواویان خوارد و هەڵاتن و کۆمەڵێکیان پەنایان بردە بەر ئێران و کۆمەڵێکیشیان پەنایان بردە بەر تورکیا. کە کار گەیشتە ئەم ڕادەیە، بارزانی نامێکی بۆ دەسەڵات بەدەستانی ئێران و تورکیا نووسی و تیایاندا وتبووی هیچ لەوەدا دۆدڵ نابێ کە لە سنووری هەردووکیان بپەڕێتەوە بۆ ڕاوەدونانی هێرشی هاوردە تاڵانچیەکان و لە ناوبردنیان. ئەگەر بێت و لەو دیوی سنوورەوە یارمەتیان بدرێ و کار ئاسانیان بۆ بکرێ و ڕێگەیان بدرێ جارێکی دەربگەڕێنەوە و هێرش بهێننەوە. وە کارێکی خۆ پارێزانەش بارزانی چاودێریکەر و سەربازی پارێزگاری بە درێژەی ناوچە سێ گۆشە سنووریەکەی چیای داڵان پەڕ و کێ لە شیندانە. لەو دەمەدا کەریم خان مەحموود خەلیفە سەمەد توانی خۆی دەرباسکە و لەگەڵ کۆمەڵێک لە جاشەکانی بگەڕێتەوە بۆ هەولێر و لە ڕێگەدا لەسەری بەردی لەگەڵ هێزێکی پێشمەرگە کەوتە شەڕێکەوە. ئەنجامەکەی ئەوە بوو سەرکردەی پێشمەرگە سلێمان نەبی شەهید بوو، کەریم خان ڕزگاری بوو، توانی خۆی بگەێنەدا بارەگای ئەو لیوایی سپا کە ئۆردوگای لە ڕەواندز بوو. تشرینی دووەمی 1962 هاتوو زستانیشی لەگەڵ خۆی داهێنا. حاڵی خۆفرۆشەکان بەهۆی هاتنی زستانەوە زۆر شەڕ بوو، چونکە ڕانەمەڕ و بزنەکانیان نە شوێنیان هەبوو تێیدا بەحەوێنەوە و نە لە وەرگە هەبوو تێیدا بلەوەڕێن. حکوومەتی ئێرانیش بڕیاری دابوو ئەوانەی پەنایان بردووەتە ئێران لە ڕێگەی قەسری شیرنەوە بیانگێڕێتەوە بۆ عێراق و حکوومەتی تورکیاش بڕیاری دابوو ئەوانەی پەنایان بردبوو بەر تورکیا بیانگێڕێتەوە بۆ ناوچەی زاخۆ. هەرچەندیش هاو ئاوازێکی باش لەم بارەوە لە نێوان حکوومەتی عێراق و هەردوو حکوومەتی ئێران و تورکیادا هەبوو. بەڵامی ڕێیەمەش جێبەجێکردنی ئەو بڕیارە زۆر زەحمەت بوو، چونکە ڕێگەکان بڕابوون و ڕێبازگاچیە یەکانیش بەفەرگرت بوونی. هەرچەند زستان پتر دەهاتە پێشەوە باری پەنابەرەکان خراپتر دەبوو. سەرنجام پاش ئەوەی حاڵی ئەم پەنابەرانە تەواو ناخۆش بوو، هەرسێ حکوومەتی عێراق و ئێران و تورکیا نەیانتوانی چارەسەرێک بۆ گیرروگرفتی ئەمانە بدۆزنەوە. ناچار بوون بۆ خۆیان پەیوەندیان بە بارزانیەوە کرد و پاکانەیان بۆ خۆیان کرد و تکایان لێ کرد ڕێگەیان بدا لەو پیادە ڕێیانەوە کە جاران پیایاندا دەهاتن و دەچون بگەڕێنەوە. وەک باسمان کرد هەموو ئەو پیادە ڕێیانەش کەوتبوونە ژێر دەستی پێشمەرگەوە. فەتاح ئاغای هەرکی گەورەی هەرکیەکانیش ئەنوەری برازای هەر بۆ ئەم مەبەستە ناردە لای بارزانی و گەفت و پەیمانی دایە کە نەخۆی و نەخێڵەکەی بە هیچ جۆرێ چەک لە ڕووی شۆڕشدا بەرز نەکەنەوە. بارزانیش ڕێگەیدان و ئەوانیش گەفتەکەی خۆیانیان بەجێهێنا. ئەوە بوو فەتاح ئاغا و خێڵەکەی و بە تایبەتی ئەزعەد ئاغای کوڕی بە دەستپاکی مانەوە لەگەڵ ئەو گفت و پەیمانی دابوویان و تەنانەت خزمەتی وای شۆڕشیان کرد کە شایانی سپاسن لەسەری و ئەسعەدی کوڕژی هەمان ڕۆڵی دەبینی و خزمەتی پڕ بایەخی بە شۆڕش کرد. هەرچی سۆفیەکانی برادۆست و هەرکیەکانی محێ ئاغای هەرکی و خێڵەکەشێتی ئەوان دەستە و دامێنی شێخ ئەحمەد بوون و تکایان لێکرد ڕێگەیان بۆ بکاتەوە لە دەشتی بەرازگری دۆڵە و مەڕیەوە بڕۆن بۆ هەولێر تا لەوێ خۆیان بخەنە ژێر پەنا و پارێزی حکومەتەوە. پاژەمە ئیتر سۆفیەکانی برادۆست زیانێکی ئەوتۆیان بۆ شۆڕش لێ نەوەشایەوە. بەڵام محێرکی هەر لەسەر هەڵوێستی خۆی بوو بەرامبەر شۆڕش و هیچ دریاخی نەکرد و هەر هەلێکی بۆ هەڵکەوتایە لێی نەدەگەڕا و کەلکی بۆ بەڵگەهێنانەوە بۆ خیانەتی خۆی لێ وەردەگرت و تا کۆتاییش هەروە مایەوە. بارزانیش پاش ئەمە هەمووی لە ئاخر و ئۆخری تشرینی دووەمی ساڵی 1962دا گەڕایەوە بۆ ناوچەی خۆشناوەتی. گەڕانەوە بۆ گفتوگۆ هەوڵێکی تازە. لە تەمووزی 1962دا حکوومەت گەڕایەوە بۆ گفتوگۆ. دەست پێشخەریەکە ئەم جارە لەلایەن عەمید مەحموود عەبدوڕەزاقی فەرماندەی فیرقەی دووەوە بوو کە عەبدولوەهاب ئاغای جەندیانی ڕاست باردبوو پەیوەندی بە بارزانیەوە بکە و ئەویش نامێکی لە عەمید مەحموودەوە بۆ بردبوو تێیدا نووسرا بوو. سەرۆکی حکوومەت عەبدولکەریم قاسم ئێستا ئامادەیە بۆ گفتوگۆ. بە گوێرەی ئەوەی من دەیزانم وەڵامی بارزانی لەسەر ئەم پێشنیازە ئەوە بوو: ئێمە هەموو کاتێ حەزمان لە ئاشتیە و ئامادەین لەو بارەیەوە بکەوینە گفتوگۆ. بەڵام بەداخەوە هیچ ئەنگاوێن لە بارەوە نەنرا و ناشزانم هۆیەکەی چی بوو. هیچ گومانیشم لەوەدا نییە کە یەکێ لەو هۆیانی پاڵیان بە حکوومەتەوە نا ئەم هەنگاوە بنێ پاڵەپۆسۆی ڕۆژ لە دوای ڕۆژی زیاتر بووی میلەت بوو بۆ سەر حکوومەت بە تایبەتی لە بەغدا. پاشە و سەرکەوتنانی شۆڕش لە کوردستاندا وەدەستی هێنان و
بڵاوبوونەوەی دەنگ و باسییان بەناو جەماوەردا. هەرچەندە حکومەت هەوڵی دەدا کەس ئاگاداریان لێ پەیدا نەکاو لە ناو خەڵکدا باسییان نەکرێ. سەرڕای قورسی ئەو زەرەر و زیانە گیانیانەی کە لە ڕیزەکانی سوپادا کەوتن. ئەوە بوو حیزبە سیاسیەکان و ڕێکخراوە میلیەکان و لە ڕیزی پێشەوەیانەوە حیزبی شیوعی عێراق وێران یاداشتێ لە دوای یاداش بدەن بە عەبدولکەریم قاسم و تیایاندا داوای لێ بکەن چارەسەرێکی ئاشتی خوازانە بۆ پرسی کورد بدۆزێتەوە. باغداش خۆ پیشاندانی گەوری جەماوەری بەخۆیەوە دی بۆ داوای دۆزینەوەی چارەسەرێکی ئاشتی خوازانە بۆ پرسی کورد. لێرەدا ئەمە شایانی باسکردنە کەوا تاخمێ ئەفسەری لە سنووری ئەو سەردەمەدا نەناسرا و پەیوەندیان بە یەکێک لە بەرپرسانی پارتیەوە لە کەرکووک کردبوو. داوای یارمەتیان لە پارتی کردبوو بۆ ئەوەی نەخشەی کودێتایەک ئامادە بکەن. ئەمە لە نامەیەکدا نووسرا بوو کە لە مێژووی 15 تشرینی دووەمی 1962دا لە مەکتەبی سیاسی پارتیەوە بەرەو ڕووی بارزانی کرابەوە.